سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیەوەڵەکانی ئەمڕۆ چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەوڵ گواستنەوەی بەندکراوێکی محکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سەقس لە ناوبردنی دارستانەکانی داڵاهۆ و جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگە مانگرتنی بەندکراوانی سیاسی لە چەند زیندانی ئێران ناڕزایەتی خەڵکی تاران لە مترۆی حوتی تیر کارزاری یەکریزی لاوانی ئێرانی دژ بە جیاوازی جنسێتی و ڕێپێوانی خوێندکارانی زانکۆکانی نیویۆرک و کۆلۆمبیا لە ئەمریکا. درێژەی هەواڵەکان گواستنەوەی بەندکراوێکی محکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سەقس ڕۆژی سێشەممە 4 گوڵانی 1403 بەندکراوێکی خەڵکی سەقز بە ناوی فەرزاد خادم کە پێشتر سزای سێدارەی بەسەردا سەپێنرا بوو بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی بۆ ژووری تاکە کەسی گوازرایەوە. فەرزاد خادم مانگی پوشپەڕی ساڵی 1399 هەتاوی بە تۆمەتی کوشتنی بانقەستی هاوڕەیەکی بە ناوی ئاتەش ئەفروزی لە ڕێگەی چەکەوە دەست بەسەر کرا و دواتر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامی سزای ئیعدامی بەسەردا سەپێنرا. بە پێی زانیاریەکان حکمی ئیعدامی ئەو بەندکراوە لە ڕۆژانی داهاتوودا جێبەجێ دەکرێت. هەوڵی خۆکوژی بەندکراوێک و مانگرتنی حەوت ڕۆژەی بەندکراوێکی دیکە لە زیندانی ورمێ لە درێژەی گوشارەکان و سەرکوتی بەندکراوانی سیاسی کورد لە زیندانی ورمێ بەندکراوێک دەستی داوەتە خۆکوژی و بەندکراوێکی دیکە حەوتمین ڕۆژی مانگرتن لە خواردنی تێپەڕ دەکات. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان عەبدولعەزیز گوڵ محەممەدی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ورمێ لە ناڕزایەتی بە دژایەتیکردنی بەرپرسانی زیندانی ورمێ لەگەڵ خواستی مەرەخەسیەکەی دەستی داوەتە خۆکوژی. ناوبراو بە دوای خواردنی دەرمان بۆ نەخۆشخانە گوازراوەتەوە پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ بەندی زیندانیانی سیاسی و بیرمەند گەڕێنراوەتەوە. عەبدولعەزیز گوڵ محەممەدی ماوەی 10 ساڵ و 1 ڕۆژی بەندکرانی تێپەڕ دەکات و بەهۆی کێشەی خێزانی و نەخۆشی شەکرە داوای مەرەخەسی کرد بوو بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە دژایەتی لەگەڵ کرابوو. لەلایەکی دیکەوە کەیوان ڕەشوزادە ماوەی 7 ڕۆژەمانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە و بەرپرسانی زیندانی ورمێ ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە چارەسەری پزیشکی بێبەش کردووە. لە ناوبردنی دارستانەکانی داڵاهۆ و جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگە بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە بەشێکی زۆر لە دارستانەکانی داڵاهۆ و ناوچەی بازانی جوانڕۆ لەلایەن دوژمنانی ژینگەوە لە ناوبراوە و بەرپرسانی ڕژیم بایەخێکی پێنادەن. بە وتەی هاوڵاتیان دوژمنانی ژینگە لە ناوچەی داڵاهۆی کرماشان بە ئەنقەس دارستانەکان دەسووتێنن تا وشک بن و بتوانن بیان بڕن و خەڵوزی لەساس بن. لەلایەکی دیکەوە بەرژەوەند خوازان لە ناوچەی بازانی جوانڕۆ دەستیان داوەتە بڕینی دارستانەکان و هیچ ناوەندێکی دەوڵەتی ڕێگریان لێ ناکات. بە وتەی چالاکانی مەدەنی چەند جار ناڕزایەتیان دەربڕیەوە بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی پەیوەندیدار نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. ئێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر سوختبەرانی بەندەر کۆلاهی لە میناپ ڕۆژی سێشەممە 4 گوڵانی 1403 دەیان هێزی ئینتزامی دەریاوانی و لیباس شەخسی لە بەندەر کۆلاهی سەر بە شارستانی میناپ هێرشیان کردە سەر کۆگای سوتەمەنی سوختبەران و ئەنبارەکانیان تێکدا. بە وتەی هاوڵاتیان دەیان هێزی سەرکوتگەری ڕژیم بە ماشێن و کەرەستەی نظامی جۆرا و جۆرەوە هێرشیان کردوتە سەر شوێنی کۆکردنەوەی سوتەمەنی سوختبەران و هەموو شەقامەکانی دەوروبەری ئەو ناوچەیان داخستووە. مامورانی ڕژیم ئەمبارەکانی سوتەمەنیان لە ناو بردو زیانێکی زۆریان بە سوختبەران گەیاندووە شایانی باسە کە پێشتریش چەند جار شەڕ و تێکەڵچوون لە نێوان خەڵکی ناوچەکە و هێزەکانی حکوومەت ڕوویداوە. مانگرتنی بەندکراوانی سیاسی لە چەند زیندانی ئێران ڕۆژی سێشەممە 4 گوڵانی 1403 بە پێی ڕواڵی سێشەممەی هەر هەفتە بەندکراوانی سیاسی و بیرمەندی چەند زیندانی ئێران بۆ 13هەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای ئیعدام مانیان لە خواردن گرت. مانگرتنی بەندکراوانی سیاسی لە ڕێکەوتی نوێ ڕێبەندانی 1402 و پاش لە سێدارەدانی کۆمەڵێک بەندکراو لە زیندانی قزل حەسار دەستی پێکردو لەو کاتەوە
سێشەممەی هەر هەفتە بەندکراوەنی سیاسی و بیرمەند لە زیندانەکانی ئەڤین، قزل حەسار، سەقز، نەغەدا، شیراز، مەشهەد، ئەردەبیل، کرماشان و ئیسفەهان دژ بە سزای ئێعدام مان لە خواردن دەگرن و داوا دەکەن سزای ئێعدام بە تەواوی لە ئێران هەڵبوەشێتەوە. ناڕزایەتی خەڵکی تاران لە مێترۆی حەوتی تیر. ڕۆژی سێشەممە 4 مانگی گوڵان هێزەکانی گەشتی ڕشاد لە مێترۆی حەوتی تیری تاران هەوڵی دەست بە سەرکردنی ژنێکی دژبەری حیجابی ئیجباریاندا، بەڵام خەڵکی ناڕازی ڕێگەیان نەدا ئەو ژنە دەست بەسەر بکرێت. بە پێیەوی دوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراوەتەوە. خەڵکی تاران لە ئاس هەڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی گەشتی ڕشاد ناڕزایەتیان دەربڕیوە و دژ بە حکوومەت دروشمیان بەرز کردوێتەوە. کاتێک مەئمورانی ڕژیم لە گەماڕۆی خەڵکیدا گیریان کردووە، ناچار بوونە و ژنە ئازاد بکەن. لە هەواڵێکی دیکەدا مەئمورانی گەشتی ڕشادی تاران ژنی بریندارێکی شەڕی ئێران و عێراقیان بە بیانووی بێحیجابی دەست بەسەر و ئەشکەنجەدا و دواتر هەموو زێڕ و زیوەکەیان دزیوە. گیان لە دەستانی دەکرێکار لە ساڵی ڕابردوو لە چوارمەحاڵ و بەختیاری. بەڕێوەبەراتی ئیدارەی تەعاون کار و ڕفاهی کۆمەڵایەتی لە ئوستانی چوارمەحاڵ و بەختیاری ڕۆژی سێشەممە 4 گوڵان ڕێگەیاند لا ڕووداوەکانی کاری ساڵی ڕابردوو لەو پارێزگایە بەلانی کەم دەکرێکار گیانی لەدەستاوە. پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لە ئوستانە کەم داهاتەکانی ئێرانە و خەڵکێکی هەژاری هەیە. نەبوونی ژێرخانەکانی ئابووری و خزمەتگوزاری، دابین نەکردنی بیمەی دەرمانی، نەبوونی ئیمکاناتی ڕفاهی بۆتە هۆی ڕوودانی دەیان ڕووداوی کار. ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی مەنی شوێنی کار لەو پارێزگایە دەکرێکار گیانیان لەدەستاوە و چەندین کرێکاری دیکەش بریندار یان کەمەندان بوو. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانی تایبەت ڕۆژی سێشەممە 4 گوڵانی 1403 حکمی ئەعدامی سێ بەندکراو لەوانە زیندانیەکی ئەفغانستانی لە بەندیخانەی ناوەندی تایبەت جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، ناسناوی دوو بەندکراو بریتیە لە ئیسماعیل زادە و محەممەد ئەمین محەممەدپور و ناوی بەندکراوەکەی خەڵکی ئەفغانستان ئاشکرا نەکراوە. جێگای ئاماژەیە کە ئەو سێ بەندکراوە 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئێدام محکوم کرابوو. بانکێشتی پەریسا ساڵحی بۆ دادسەرای کەرەج. پەریسا ساڵحی ڕۆژنامەوانی خەڵکی کەرەج ڕۆژی سێشەممە 4 گوڵان لەلایەن لەقی حەوتی ئیجرای ئەحکامی دادگای ئینقلابی و شارە بانکێشکرا. پەریسا ساڵحی لە مانگی خەرمانانی 1402 دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقە ئازاد کرا. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن لەقی حەوتی دادگای ئینقلابی کەرەج بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تعزیری، 2 ساڵ دوورخستنەوە بۆ زەنجان و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر هونەرمەندی ناڕازی وەفا ئەحمەدپور. ڕۆژی سێشەممە 4 گوڵان وەفا ئەحمەدپور هونەرمەندی بواری ڕەپ و دژبەری ڕژیم لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە 1 ساڵ زیندانی تعزیری محکوم کرا. وەفا ئەحمەدپور ڕۆژی ڕابردوو لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاند کە دادگای ئینقلابی تاران ناوبراوی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تعزیری محکوم کردووە. کارزاری یەکریزی لاوانی ئێرانی دژ بە جیاوازی جنسیەتی. ڕۆژی یەکشەممە 2 گوڵانی 1403 کۆمەڵێک لە ئەندامانی هەڵقەی لاوانی ئێرانی لە مۆنتراڵی کانەدا یەکەمین کۆبوونەوەی کارزاری یەکریزی دژ بە جیاوازی جنسیەتیان بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە لاوانی ئێرانی کانەدا کارزارێکیان لە دژی جیاوازی جنسیەتی لە ئێران و ئەفغانستان دەست پێ کردووە و هەر هەفتە کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بە حکوومەتەکانی کۆماری ئیسلامی و تاڵبان بەڕێوەبن. بەشداربووانی ئەو کارزارە هیوادارن هەموو گەنجانی ئێرانی دەرەوەی وڵات پەیوەست بەو چالاکیە بن تاک و بتوانن وشارەکانیان بۆ سەر دەوڵەتە ئەوروپاییەکان و کانەدا بە مەبەستی سزادانی بەرپرسانی کۆماری ئیسلامی و تاڵبان زیاد بکەن. دوا هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی خوێندکارانی زانکۆکانی نیویۆرک و کۆلۆمبیا لە ئەمریکا. شەوی سێشەممە 4 گوڵانی 1403 خوێندکارانی زانکۆکانی نیویۆرک و کۆلۆمبیا لە ئەمریکا دژ بە حمایەتەکانی ئەو وڵاتە لە ئیسرائیل و جێنۆسایدی هەزاران فلستینی خۆ پیشاندانیان کرد.
ماوەی چەند ڕۆژە خوێندکارانی زانکۆی کۆلۆمبیا و چەند زانکۆی دیکەی ئەمریکا دژ بە شەڕ و کۆمەڵکوشکردنی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە مانیان گرتووە و تا بە ئەمڕۆ 15 خوێندکار لە زانکۆ دەرکراون و زیاتر لە 100 خوێندکاری دیکەش لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. شەوی ڕابردوو سەدان خوێندکاری ناڕازی ڕژانە سەر شقام و دژ بە حمایەتەکانی ئەمریکا لە ئیسرائیل و سەرکوتی خوێندکارانی ناڕازی خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی و چالاکیە خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ئاگربەستی هەمیشەی بوو. عەزیزان خۆشەویستان گەشتی وڵەکانتان پێشکەشکرا فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی